دکتۆر بەڕێز کاکتۆر یوسف محەممەد کە ئەویش بەداخەوە دەکرێت بڵێ مەزاحیەی ئەم پرۆسەیە کە ئاوا هاتە پێشێ بۆ خۆی دوو حاڵەت هەیە. من یەکێک لە قونسڵەکان زیاتر لە 2 ساعات دانیشتنمان بوو لەگەڵ یەکتر دوازاریش ئەم پرسیارەی کرد وتی بۆ لە 19 ئاوا کۆبوونەوەی پەرلەمان کرا. باشە وتمەمە لە عالەمی قانون جێی نییە، هەموو دنیا و هەموو هێزە سیاسەکان و هەموو ئەمانە دەڵێن بەرژەوەندی گشتی وڵات ئەمە دەخوازێت کۆبوونەوەی پەرلەمان نەکەی، بەڵام سەرۆکی پەرلەمان کە تەنها حەقی ئیدارەکردنی پەرلەمانی هەیە نەک حەقی بڕیاردان لە جار پەرلەمان بێ ئەم کۆبوونەوە بکە. ئەگەر من وە کارکتەرێک لەوێ دای من بێتەوە بۆ مێژوو درێژ بەس بەڕوونی تەنیاوەندە پێم بڵێ کە سەرۆکی پەرلەمانیانە لەو ڕۆوە شەریعەتی کارکردنی بە ناوی سەرۆکی پەرلەمان لەدەستداوە. ئەمە دیدگای پارتیە، ئەمە دیدگای پارتی دیموکراتی کوردستانە تێگەیشتنی تایبەتی خۆشمان. پێ وایە ینی پێیان وایە کە ئێستا ئەو سەرۆکی پەرلەمان نییە؟ پێم وایە نەیتوانی ئیدارەیەکی تەندروستی ئەم پرۆسە سیاسی حسان دەڵێمەوە دیدگای پارتیە، دیدگای بێگومان وەکو پارتی قسەی خۆی کردو لێ بۆتەوە وەکو دیدگای خۆشم جەنابی کاکتۆر یوسف بەداخەوە جارێک دەڵێ بکە ضەحی ئەو پرۆزە ناتەندروستەیە کە ئیسلاحات نایخوازن وەکو